بەڕێزانە و کاتان باش بە هیوان باش بن بزانین چۆنە. بەخێربێن دیارە باشە. وەرن ئێستا هەندە قسە و باستان لۆ دەکەین. وەڵا بابە یەکێتیت هەولێرگوتنی تڕی پارتی بڕی. هەزار ڕەحمەت لە پارتی براکەم، هەزار ڕەحمەت لە پارتیسانیە سەرۆک حزبی نەگرت، بەس خەڵکی دەگرت. وەڵا بەس خەڵکی دەگرت کرۆ یەکێتی. بەڕێزانە من هەواڵەکەم داگرت کە لە پشت کورتسات کاتیۆ شەو ڕاجیمە و دەبابەینە بڕۆن لە پشت دۆڵەکەی دۆڵ لە پشت دۆڵەکەی دانایە خۆ نەک لە بەرچای خەڵک ئەوە یەک دووش هەتا لە ناو کورتسات کە بنایەکی بەرزان دەدرن سارەی ناوئی قالۆچەی پێدەگۆترێ. قالۆچە دنیایەکی دانایە دا ئەوە شێ حزب بۆ خۆت و غیرەتت ئەوە ببورن باوەی تێبێخین هەدە بیرمان چوو. وەرن هەتا هەندێک خەڵک دێ لایف قسەک ئەو کێشەی هەیە بەڕێزان دەبێ یەکسەر ئەوەی یەکێتی کردی و ئەو ڕەفتارە بێ ناشیژنەی ئۆپۆزیسیۆن نواندی و بە تاقتەنێ جەماعەتی ڕەوتی هەڵوێستیان بەجی هێشت وەخوا خاوەندارێتی ئەو خۆپشاندانە شکستێکی زۆر گەورەیە لە بۆیان بڕوا بکە ئابڕوچوونەکە لە بۆ ئۆپۆزیسیۆنیش کاچ خۆم خەڵک معاشی نییە تو چت پێیە دەدەیە ئەو خەڵکی بەس پێم بڵێ چت پێیە چت پێیە دادەنیشین وە بڕۆ سەیری NRT میدیای ئەوەی بکەن عەلی باپیر ئەو بروسکە لە بۆ ساڵیادی ئەوەی ئیسلامی کۆچی کاکە پێغەمبەر شۆڕشی کرد وایە نانی لە چاو قۆناغی خۆی شۆڕشەشی گەورەی کرد دژی سیستەمە تۆ دانیشتی بروسکەی چ لە بۆ ئەو باوەڕێ لێ دەدەی کە بە خۆت خەڵک نانی نییە نان کێشەی گەورەی خەڵک ئەوڕۆ موچەیە ئەو دەسەڵاتەیە چ بروسکانە لێ دەدەن لە کاتێکدا دەقی ئەو بروسکانە ئەو دروشمانە کە پێغەمبەر پەیامی هەمومان دەزانین مەسەن پێغەمبەر پەیامی لەگەڵ سیستەم نییە دژی سیستەمە و دژی زاڵمە دژی دەسەڵاتەکانە تۆ بروسکە لێ دەدەی بەس بە خۆت هیچ ناکەی لێ دەگەڕێ قەیدی ناکە با ئەو جەماعەتێکە و هەرچەندە ئەوە من هاوڕێیان بڕوا بکە هیچ ڕەبتم بە هیچ حزبێک نییە بڕواژ ناکەم ئەو کەرەسە ئۆپۆزیسیۆنەی هەبی لە مێژە بچمە ناو هیچ حزبەکەەوە بەڵام لە پشت هەموو ئەو دەنگ و ڕەنگانە دەوەستم کە ئەگەر جوڵەی جوان دەکەن ئەگە بستنە مەیدان یعنی ئەمە کەسەکەم لەگەر بەرەی خەڵکم نەک بە قسە حەقم نییە کاوە ئیسلامی لێی دەدرێ بستە سەزادە لەگەڵیمە چەپەک بچی خەڵکەکی لەو هەولێرە یەکێتی بستە سەزادەی ئەمن دیفاعی لێ دەکەم لەو سلێمانی پارتیەکانیش بستنە سەزادەی ئەرهابیان بەرامبەر بکرێ ئەم دیفاعیان لێ دەکەم. بەهەرحاڵ هاوڕێیان ئێستا هەندە فەزاعەتی پاڤل و قوباتان و بازەکەم کرەوە بە کەلک نایە لەگەوانە پێی بڵێ دزی و گەندەڵی و مۆدیری نمان نەیە ئەنێ تا کەنجینە و شەما ئەمە بەو دوو حزبە نەڵێن بەس پێم بڵێ و شەما ئەمە بەو دوو حزبە نەڵێن بەو بەرپرسانە نەڵێن بەخوات یتر بۆیە دەبێت بەدیریت کە بدۆزرێتەوە وەرناگری هەر بابەوەی بڕۆین هاوڕیان یەکەم جار بە ئەمە شەرمەزاری قوبا ئەوە شاسوار خۆی پێ ئۆپۆزیسیۆنە چێ وەڵامی مەسرور دەدەی و لەو مەسرور دەدەی هەزاری وەچی من وەڵامی دایتەوە تۆ سەرۆک حزبی بە قوربان شەرم لە خۆت بکە دانیش لە پشتەوەی وەڵامی مەسرور دەدەیەوە ئەگەر پیاوی شاسوار وەڵامی باسی نێچیر بکە هاوڕێیان من لەمەودا تون دەبم لەگە شاسواری زۆر زیاتر و شاسوار دۆسەی خەتەرتم لایە بڕوا بکە بەڵام یەکێک لەوانە تەحەدای دەکەم ئەگەر غیرەتی هەبی یەک دەریەسە نێچیری بدە نێچیر هەروەکەوە وەکو شتێکی بدائیە ئەوە بدائیە شاسوار بڕوا بکەن هەرچی ئاوی تەوزیع کرد هەرچی خزمەتی ئەو خەڵکەی ڕێگەوبانی دەکرد بە دووقات لە نێچیری وەرگرتەوە باشە نێچیر دامی دەکاتن تەحەدای شاسوار دەکەم من دەقیقم لەوە
واگە پیاوە دوو قسە باشە ئەوە دەرێ ئەوە یەک دوو کاچ خۆم ئۆپۆزیسیۆن گەمەی منداڵان هێوێت و دەیکەی بەقینە و شەڕقین وەڵا ئەوە لایەک هاتیە موچەی خەڵکی تۆ چت هەیە وەرە دەرێ سەر تەلەڤیزیۆنێ باسی ئەوە بۆمبەک دەکا باسی ساڵیادی کۆچی کردێ پۆستەکی بڵاو کردو نازانم چی باسی ئەو ڕابەیەکێتی لە سلێمانی ناکە چیە وەڵا لەگەر کاک عەلی ئەمەساڵی ڕقیان لێک دەبتەوە تۆرە ئەو ئۆپۆزیسیۆنەت هەیە ئەو منداڵ و تاڵانت هەیە لە ڕقی یەکتری وازیان لە چێشەی خەڵکی نایە دەنگ دەرینەوەی نوێتی دەنگ بەچێ دەدەی بە جددیمە یعنی بەو گەمە خەڵک برسی کاچ خۆم حەقی نییە عەلی شاسوار کەیفیان بە چارەی یەک دێیان نا دژی یەکن یان نا تۆ دۆستێکی وایە بەخۆ دەڵێی ئۆپۆزیسیۆن وەکەوەی هێرشی داگیرکەر بکرێتە سەرخای کەشێکەکی بڵێ ئەمن حەقم نییە لەسەر مادام حزبەکەی تر لە حکومە با ئەوە دۆستی خەڵکە شاسوارە فەندی و ئێن ئەڵێن یەک خەبەر باز ناکە و ئەو هەموو خەڵکە دەگیرێ ئەو ئەرهابە کرایە تەمەشا دەکەن و جەماوەری خۆیان هان نەدا دوێنەوە دەمزانی یعنی ئەوە ڕەفتارێکی زۆر مناڵانەیە تۆ کۆمەڵێک مناڵ یعنیش ئەو ڕەفتاری شاسوار ئەو مناڵێکی بڕوا بکە 19 ساڵانە بڵێ کاکە من کێشەم لەگەڵ ئەو کوڕی هەیە حەقم نییە لەسەری دۆسێ خەڵکە خەڵک تۆ خۆت ناولای ئۆپۆزیسیۆن چت هەیە لە بۆی وەچی من دەی جوابی ببورن هاتبەوە ببورن ببورن ئەو عینەکەم قسە خەتەرە بەهەرحاڵ شاسواری ئەنی بەڕاستی ئاستەکی زۆر نزم پیشان دەدەی و بەڕێزان جەماوەرینەوەی نوێ دیکتاتۆریەت ئەوە خەتەرە شاسوار بڕیار دەدا من دڵنیام ئەوە بڕیاری گشتی ئەو نەوەیە نییە یعنی تۆ بێ لە ڕقی ڕوتی هەڵوێس و عەلی ئەمەساڵا نەک تەدەخڵ نەکەی ئەو ئەرهابە یەکێتی نەقڵ نەکەی ئەو ئەرهابە یەکێتی نەقڵ نەکەی نەچێ سەجادا کارێکی ئیش لە بۆ موچیە وڵات کێشەت هەیە تۆ وەرە ئەو ئۆپۆزیسیۆنە مناڵکاریەت هەیە و ئەو دیکتاتۆریەتەی شاسوارت هەیە کە شاسوار کورە ئەتووە دووەم شکستی هەرە گەورەتە لە دوای ئەو تەسیقەی لەگەر تورکیا تایت حتا لە خەبەرەکانی ئێرانی شاڕیان لە خەبەرەکان شەڕ ئێران بەلای ئێرانی دادەشکاندەوە لەبەر چ لەبەر ئەوەی تورکیا ئێران یعنی تورکیا لەگەر ئەوە دەزانێت ئەگەر ئێران تێک بشکابە بە تەواوەتی شکستەی گەورەی نامێ سەرێ بەڵام ئەگەر شکستی بهێنا بەیان نۆرەی تورکیایە و هەر نۆرەی تورکیاتی هەر نۆرەی تورکیاش دێ بەس میتۆدی ڕەنگی جیابی ئەمن لەوە دڵنیام دەست بینێ هاوڕێیان من دەمێنش لەسەر پاڤل و قوبات بڵێم بەڕێزان مۆدیلەوە نەمایە گەندەڵە و دزە و ناپاکە بڕوا بکە حتا مۆدیری حەزم دەکرد ئەو گۆرانیە لە بۆ ئەو سرودە یەکێتی لە بۆ یەکێتیەکان و پاڤل و قوبات لێ دەمەچەنەوەنە مناڵ بوونە ئێستا دێمە سەری ئەو مەشخەڵانی شۆڕشی ئەو زارەی لۆ لێ دەم مەزام ڕیپۆرتم لێ دەدەن مەشخەڵانی شۆڕشی ئەو زارە ئەوەت هەیە ئێستا ئەو یەکێتی حەقت نەبی یەکێتی لە شاق چ بوو باوەڕی چ بوو ئێستا ئەو یەکێتیت هەیە کە ئێرهابی لە ناو ئەڵێن سلێمانی چۆڵ چۆلە یعنی ئەو هەمووی ئەوی هەیە هێزی ئاسایش ئەوەیە کە داوەشەی هیوا چاوشین پیاوە سووکەکەی خەسرە و گوڵ بەس ئەمە دەزانم چەند سوچی دەکەن خەسرە و گوڵی بەس ئەمن دەزانم یان خالید ماوەتی وەلیدەی ئاسایشی دزیە ئەی هاوارە تا ئێستاش ڕون و گازی ئەوەی دەدزیتن ڕون و گاز دەدزی هاوڕێیان دەنگم چۆنە ئەوە چی یەک کۆمێت پیشان نادا هاوڕێیان خۆ یەک کۆمێت پیشان نادا ئەوە زۆر شتێکی خراپە زۆر شتێکی هاوڕێیان دەسمەوە ماڵ لەبەر هەندێک حاڵەت هاتمە دەرێ دەسمەوە ماڵ حکایەتی پاڤل و قوباتان 10 دەقەیتر لە ماڵ لە بۆ باز دەکەم باشە لە ماڵ لە بۆ باز دەکەم 10 دەقە چارێگە شکات نازانم دەنگم هیچ لێرە پیشان نادەکە دیارە ئەلەو وڵات خراپ نییە بەهەرحاڵ پێدەچێت ئەوە بێ بەڕێزان تاڵەبانی لەبەر ئەوەی ژمارەی بینەران دێ و دەڕوا مشکلێک نیە چەندە خەلەلەکەیە بڕوا بکەن هاوڕێیان ویکلیکس لە هەمووی گرنگترە دەبێ ئەمە خەباتی ویکلیکس بن فەزاعەتی ئەوانە بڵاوکەینەوە ئەگەنا مۆدیلی نەمایە تاڵەبانی لە چەندین شوێن بڕۆن بپرسن ئەوانەی لێ نزیکن قەت نەیدەگوت دوو کوڕم هەیە
دەیگوت کوڕەکانی گەلاوێش پێی شەرم بوو هەردووچان بە تایبەتی پاڤل دوو جاری دەرکرد جارێک لەسەر کوشتنی عەبدوڵڵا قەسرێ کە ئەوەندە دەبەنگ بوون ئەو سەرکەوتی کوبە سەرپەرشتی کرد ڤیدیۆکەی هەیە هەمووتان دەزانن ڤیدیۆکەی هەیە لە کورە ئەوەندە دەبەنگ بوون وەرە لە بازگەی ئاسایش دەرچوو نەیان گرت 20 مەتر لەو لای کوشتیان تاڵەبانی فول بوو جارش کەش ئەستا مەسەلەیەکی بێ ئەخلاقی پاڤل بوو خێزانی دەری کرد گوتی هیچ کوڕم نییە ناوی پاڤل بی لە ڕقان ئەو تەیموری ئەنفالەی کردە کوڕی خۆی لە ڕقی پاڤل بڕوا بکەنەوە قسەی ناو بنەماڵەی تاڵەبانیە هەتا تاڵەبانی هەبوو پێی شەرم بوو پاڤل تاڵەبانی تحەدا دەکەم لە بەڕیتانیایی ناوت لە لیستی کریمیناڵ نەبی باشە تحەدا دەکەم ناوت چەندین جار لە ناو مارکێتەکان لەسەر مخەدەرات ئەتوبی شتی گسکە نەگیرابی شەڕت نەکردبی کورە برا ڕۆ یعنی ئەتووەرە خەڵکێک ناوی لە کریمیناڵ لە بەڕیتانیا ینی تاوانبار دەیان زار ژیرایی لەو پۆلیسی ئەوەی ئێستا وەرە ئەو یەکێتی نیشتیمانی کوردستانی هەزاران کەس شەهید بوو کورە ئەمە دەزانین چ خەڵکێک لە ئەو یەکێتی و بە خۆشمان لەناو ئەو وەزعەدا بووین خەڵک چ قوربانیدا بە ئێمەشەوە لەسەر ئەو یەکێتیێن کە ئێستا کە ئەو قوباد و پاڤلە ڕوو مەسرور و پارتیان سپی کردەوە کاکە بەلای کەم مەسرور و پارتی تا سەرۆک حزبیان نەگرتیە هێرشیان نەکردە سەبارەگاکان نەگاتیەوە لەسەر زادەی خەڵکیان کردیە دەبابە و ڕاجیمە و کاتیشە بڕۆن ئەگەر لە دۆڵەکەی کات ئەوەی کورس ساتیاندانە نابی داوە شێ چییە خەڵک داوای قوتی خەڵک دەکەن مەعاشیان نادەنێ بەخۆ بە ماڵی بارزانی لەگە بەغدا تەنسیق ناکەن درۆ دەکەن لەگە تەوتین ئیلا هەزار شتیکە ئەگە خەڵکیش بێ بە تونترین شێوە سزای دەدەن ئەوە یەکێتە نوێیەکەتانە ئاوایە سەرۆکەکەی سەرۆک حزبك ناوی لە کریمیناڵ لە بەریتانیا تحەدا دەکەم باشە لەسەر کاری قێزەوەن کەسێ سەبوویتە لایەکی نیشتیمانی درایتە دەستی ئەو کارە سات نییە ئەو هەموو خینی شەهیدان و زیندان و ئەوانە کاک پاڤل و قوبات هاتینە دوو مناڵ هاتینە سەر ئەوەی هاوڕێیان من لە ژیانمدا لە سەروی ڕەفتاری سیاسی مووقف دروشمدان لە ژیانی سیاسی خۆم دەیان کەسم تەلاقی شەرقیدایە لەسەر ئەوەی لە وەختی تنگانە بە کەڵک ناتیە من چ لە کەسە بکەم با مووقفیشی باشبی کاتێککە لە ڕووی کۆمەڵایەتی لە کاتی تنگانە پشتت تێ بکە ئێستا دێمە سەر ئەوەی بۆیە مەسلەی کۆمەڵایەتی زۆر گرنگترە یعنی یەکێک ئەسە سیاست لۆ لە 1970 خۆش بوو خێزانە سیاسەکان لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی مووقف لە ڕووی بە تەنگەوە هاتنی یەکتر یەک خێزان بوون کاکەوە ماڵی برای مەحمەد ئەوە برای مەحمەد لە پیران مرد لە خێوەتگای پیران مرد بڕوا بکە بەیانەکەی تەلەفۆنیان کردبوو لە بۆ ماڵی برای مەحمەدی لە بۆ ماڵی برای مەحمەدی گەلاوێژ ئەوە هەریان نەگرت بوو فڕیان دابوو فڕیان دابوو لە ئەوە تحەدا دەکەم ئەزان مردبوو لە خەستەخانەی پیران ئەو شوێنانە کە ئەوی بکە پیر دەبن لەوێندە دەبن لەو هەموو ماڵ و منداڵی کە هەی بوو تەلەفۆنیان لە لاوکۆی عومەر دەبابەی کرد بڕۆن بە لاوکۆی بڵێن لاوکۆ چ بوو مەیتەکەی وەرگرت بوو ئەوزە ئەوان خەعاتن خۆیان کردە خاوەنی و ئێستا جائیزەی بلەی دادەنێن تحەدا دەکەم ئەوش ئەگەر ڕاست نەبی باشە کرۆ سەدە بۆ من باسی برای مەحمەد دەکەن و نازام چ وەڵڵه لە بەریتانیا کەس نەدەچوەکنی لە پیرانیان فرێدا بوو تۆ وەرە ئەوە دێ سەرپەرشتی گۆڕینی کۆمەلگان لە بۆ دەکەن پاڤل قوبات ئەو قوبادە فیتەر بوو هیچ عیب نییە هیچ عیب نییە خوا ئەو بەرهەم ساڵح و عومەر شێخ موسە کە زۆر شەرمە لە بۆیان ئەوان قیتیان کردەوە بردیانە بەریتانیا لە ئەمریکای ئەو بەرهەم ساڵ ئەلەک نەخۆیدانە و بڕە بەرەو پێشی کردیە ئەو بەڵایە لە بۆ خەڵک کە لەو ڕۆژی هاتیتەوە کوردستان جێگرە دانیشتە بەناو ئەو میلەتەی کەتیاویش بەرهەم ساڵح و عومەر شێخ موسینانەوە ئێبرازیان کردیانە ئەو کەڵەگایە ئەو قوبادە هەموو دزیەکی دارایی حکوومەت ئەو سەرپەرشتەکە دارایی حکوومەتەوانتان چێشلۆی ئەوە دەکات کۆژین ئەو کۆژینە زۆر شتی قێزەوەنی تریش دەکەی کۆژین
زۆر شتی قێزەوەن دێنە سەرت کاری قێزەوەن زائیدەن هەموو دزیە داراییەکانی حکوومەت سکرتێرە تایبەتی کۆژین حتى ئەو یوسف گۆرانەکە ئێستا بوویتە کولفی کول زەلام کوش لەگەر تەنسیقیان لەگە میتەیە بەخۆی و ساوێن و ئیلە ئەو گروپە و زەلام کوژن گروپەک مافیاتان هەیە یوسف گۆران باش دەزانم ئاگام لێیانە ئەوجا دەبێ بچی بە کۆشین بڵێ ئەتا قوبات ئەوەی دەبڕ بکە بەڕێزان یەک شتکەی پاڤلتان لە ئەخیری لە بۆ باس کەم کورە زۆر ئابڕوو بەرە مەلا یاسین هەبووە مەلا یاسین سکرتێری تایبەتی تاڵەبانی بووە بڕۆ لێی پرس ئەگە نەفی کرد ناوی زۆر کەسی باسەکەن کە لەکنی بەخۆی باس کردیە ئەو مەلا یاسینە سکرتێری تایبەتی ئەوە بووە پاڤل لە بەریتانیا نامەی لە بۆ مەلا یاسین ناردێ بە ئینگلیزی نامەشی لە بۆ بابی ناردێ گوتیتی یەک دەفتەر دۆلارم بدەنێ وعد بی عاقڵ دەبم هیچ کەتنان ناکەم یەک دەفتەر ئەو مەلا یاسینە نامەکەی دایتی تاڵەبانی وتی مالیکەن هەندە لە مێژنیە هێرۆ 1500 پاوەندی لۆ ناردیە یعنی هەمووی هەتە 15 ساڵ لەمەوە بەربوو بکە تاڵەبانی لە ئەوە پاڤلەکەیە وتی یەک دەفتەرم لۆ بینن عاقڵ دەبم دوکان دادنێم هیچ کە ئەو کەتومەتنانە ناکەم هیچ کە ئەو کەتومەتنانە ناکەم ئەو مەلا یاسینە نامەکەی ئاوا لە شوێنان دەجێڕا کاتێک دانای کوڕە خوشتی لە مناڵ پارێزان دەرکرا لۆ ئیستفزازی ئەوە پاڤل و قوبات و کاتێک بووە نوێنەری حکوومەتی نوێنەری یەکێتی لە مەسر نوێنەری یەکێتی لە مەسر پاڤل هەموو پارەکانی هەموو نوێنەراتەکانی بڕی هەمووی بڕی ئیستفزازی پاڤلی لە شوێنان ئەو نامەی دەجێڕە لای چەندین کەس باشە نامەکە کە داوا یەک دەفتەر دۆلار دەکات تاڵەبانی پێی گوتبوو گوتبووی 15 وەرەقەمان تازە ئێستاوە هاتیتەوە لە بۆ مستەر بەرشتی یەکێتی دەکاتن بۆیە ئەوها بە نەزانی مێژووی یەکێتی ئەو هەموو قوربانی دان و تێکۆشانەی کورە بنە ماڵە یەکێتەکان قبول مەکەن چیتر بە دروشمەکان لەسەر تەوتین درۆی کرد تێم دەگەی لەسەر مدیرە ئامی درۆی کردیە پایەدار خەڵکی سیاسیەوەنی کورد کێشەی پاڤل و قوبات دەوێت تێدەگەن هەلویان دەستە پێش بڕوا بکە ئەوانە کۆتایی یەکێتیە ئیتریشێتی مەرج نییە وەکو هێز بڕوا ئێستا ماڵی بارزانی ماڵی هیچ نمانە کاکە ئەوە تە دوێنێ ئەمن شتەکەم داگرت ئەی هاوار لە ناو کوردستان 108 کۆمێن نووسرا هەر 108 زڵی مەسرور بارزانیە لە ناو ئاوا میدیا بڕۆ سیر کرد ئەی کاکەەوە ئەوە نهیارە ئەگەر ئەخلاقیان نەبی تۆ یەکێتی پارتیە کەس لەگەڵت نەبی بڕوا بکە ئەو ئاسایشە سەزادەیە من ئەزانم ینی بە زۆرم لێ ناردرایە بەس تاوانبارە ئەزانم ڕەنگی هیوا و نازام ئەمرەوە پێیان خۆش نەبی بەس مجری من وەچی ئەوای سڵتان هاشم لە دادگاوتی من ئەمرم جێبەجێ کردی بەس کاکە خەڵکە دەنفال کرد خەڵکە دەنفال کرد ئەوانە هەموو ڕۆژێک دەبی لە قەفەسی تیهامدا بندرێن لە بەرامبەر ئەوەرهابە خەڵک داوای موچە دەکە موچە تۆ دەچی سەرۆک حزب دەگری هجومی سەبارەگا دەگری چیە موامەرەم لێ موامەرێک وەڵە دروی دەکە هیچ لە گۆڕێنیە هیچ لە گۆڕێنیە دەترسێ بۆ ئایا ئینقلابی لەسەر دەکرێتن هاو پاساوانە پاساوی سیستەمە دیکتاتۆرەکان هەموو کات دەینەوە لە ترسن و تشتیان لەبەر ئەوەی دەزانن هیچیان نییە لەبەر ئەوەی دەزانن دزیەکی زۆریان کردی خەڵک لێیان تووڕێ لە بچووکترین شت کورە ئەو دیکتاتۆرانە زۆر ترسنەوە کرد زووش هەڵدێن بڕوا بکە ئەوی ئەمە زانیتن پاڤل زۆر دەترسێ لە دوای ئەو زم و زۆڵانە لە نەوەک ئێران لێی بتە ڕەنگی بەجیش بێت ئێستا قوبات دەیەوێت سەرپەرشتی یەکێتی بکە و دینەمۆی زۆربەی ئەو جم و جوڵ و تیرۆرانە قوبادا هاوڕیان من لەو مێژوو دەڵێم پاڤل هیچ ئاگای لە تیرۆری هاوکار جاف نەبوو هیچ قوبات کردیوە دەرزانم لەسەر چ کردی سیاسیش نەبوو قوبات دەیان شتی کەم پێیە بڕوا بکەن بەخۆشم نەمێنم خەڵکی فڕێ دەداتە ناو میدیا ئابروبەرانەشە تۆزێک ئەخلاقتان هەبی ئێوە بنەماڵەی بارزانی و تاڵەبانی هاتینە ناو ڕێشتنی ڕووبارە خوێنی خەڵک ئەو هەموو خەڵکی ئەدام کرا قوربانیدا کۆمەڵێک مناڵ و تاڵ هاتینە هەموو بە ملیارەها دۆلارتان دزیە ئامادەنین یەک موچە بدەن یەک موچە وەرە 16 ملیۆن دۆلاری لە کاسەی لە بانقی حکوومەتی هەرێمە 16 ملیۆن دۆلار 3 ساڵە حکوومەتی عێراقیش مەعاشان لەبۆ دەداتن
کۆمەڵێک دز و جەردا خەڵک برسیە کاچ خۆم خەڵک لەو دۆزەخەی دەژی هەر دەیانەوێ وەخت بکوشن بستێ سزادەی ئاوا دەبیگێت بتن و بگرن شەرمەزاریش لە بۆ یەک گرت و کۆمەڵ کورە لە بۆ شاسوار برادری عومەر سیغەی هەلەی گەڕێ شاسوار ڕۆژێک ئەو پەروەندانەت هەموو لە فرێت دەین ئەوە نییە هەر یەکێک نەوشیروان هات گورزی لە خەباتی تێگۆشانی ئۆپۆزیسیۆندا جەنابەت دەی بە میزازی ئیش دەکەی کاچ خۆم خۆ عزبتە دەی تۆ بانگەشە دەکەی خەڵک شەق خۆتی پەروەندت لەسەر هەڵ بداتەوە ڕسوات بکە ئەدی خۆزانی هەر ئەمە ڕەخنە لە دەسەڵات دەگرین ئەمە ڕەخنە لە هەموو هێزێک دەگرین بەخوا پەروەندی زۆر خەتەر شتی زۆر خەتەرم لەدەستە هاوڕێیان کورە ئاخر بە قورئان ئەمن ئەخلاقی کۆمەڵایەتی سیاسی حەزم لێنیان دەشتێ فرێدەمە ناو سۆسیال میدیا لە بەرامبەر پارتیەکێتیش لە بەرامبەر پاڤل و قوباد و مەسرور و ئەوە بەس ماندین بکەن شتی زۆر ئابروبەرانە دەزانم دەمەکە ئەم خەزم دەکەم بە دەنگ بە ڤیدیۆ بە ئەوە بەخۆشم نەمینێم خەڵکەکەیە لە زیاتی من بڵاو دەکاتەوە یعنی هەر یەکێک دێ نەوشیروان ئەو گورزە گەورەی لەوەی دەرن شاسواریش دەیەوە بۆ میزازە بڕۆ حزب میزاز نییە تۆ بانگەشە شتێک دەکەی خیانەتە ئەوەی ئەنگۆ دەیکەن ئەوەی ئەو ڕۆ شاسوار و ئێنئارتی کردیان وەڵا حەقم نییە مادام عەلی ئەمە ساڵح و من کەیفم پێی نایە ئیتر با سندان لە موچە بدەوە من دەچم بەوە ئەوەی دەکەم ئەوە انهیارە ئەگەر دەنگدەری نەوەی نوێ من دڵنیام هەمان دەنگدەری گۆڕانن سزای ئەو حزبە دەدەن هاوڕێیان مشکلەکە لەوەدایە دوایان شت بڵێن بڕوا بکە لەو ماوانە قوبات دەزای چی گوت ئەو هەموو کادریەکێتی معلومات چییە بەجیاتی ئەو هەموو مەعاشەی بەو پێش 6 ساڵەی دەدەینە ئەو کادیرانە دەدەینە ئێران و ترکیای تەزویرەکە مالوو بکەن ئەوە تێڕوانینیانە لەو خەڵکانێک کە بابیان شەهیدە قوربانی دەدەن خەبات دەبۆ یەکێتی دەکەن کەمیان کەنەوە پارەکەی دەدەینە ئێران و ترکیا تەزویراتەکەمان وەکو پارتی لۆ بکەن تحەدا دەکەم شاسوار ئەگەر ئەو پازە کورسی ئەو جارەی ترکیا لە بۆی دابین نەکردبی و بڕۆنەوە سەر ئەرشیفی کورد ئێنئارتی ئەگەر لەگەڵ ڕوودا و بە ملیم فەرقی هەبوو لەبەر ئەوی هەردووچیان یەک بەرەن نێچیر و ئەوە بەس شتەکانی ئەوانیان نەقڵ دەکرد ئەوەش بە هەموو بە ئەوامری شتێک نییە لە ناو نەوەی نوێ ناوی حزب بی شاسوار و سروەنە بە تایبەتی شاسوارە من داواتان لێ دەکەم ئەو کادیرانەی نەوەی نوێ قبوڵ مەکەن کورە ئێمە تەجروبەی گۆڕان ئەو بڕوچوونەمان توش بوو ئەو شکستە گەورە لە ئەنجامی دیکتاتۆریەتی نەوشیروان مستەفا بوو ئاوە گردوشتی بە ناوی خۆی کرد هیچ کەس نەدەوێرە لێ پێچی لەگە بکە ئێستا شاسوار پەیدا بووە ئەوەیە دەیات چ نموزەزەشکە پیشانە بەهەرحاڵ پاڤل تاڵەبانی شتکەش زۆرە بڕوا بکە شتێکەکە لەگەڵک زۆرە هاوڕێیان من هەموو کات شت خەزم دەکەم وەکو شەڕ مەخزەنی کلاشێکۆف لەسەر هەموو لایەک هەموو بەرپرسەکان شتەندەنێ خەزم نەگە ئەتوو ئێوەیەک کە وەفاتان و باپیرتان نەبوو بە دایک چتەوە بە ئەو شانازە شۆکەستە لەوەی بڕۆن ئەمە ناوم گوتێ لاکۆ عومەر دەبابە باشە مەلایاسی ڕاوەسە ناوی چیترم گوتیە بەرهەم ساڵحی ملپان عومەری شێخ موس ئەگەر ئەو چیرۆکانەی من ڕاست نەبیت ئەنگۆیەک وەفاتان دەبوو باپیرتان نەبوو ئەنگۆیەک لەو ژینگە دروستبوون هاتینە سەر ئازرێکی خواخواتان بۆچی نێچیریش پاڤل داوا یەک دەفتەری کرد کاچ خۆم ئێستاکە بەدەیان بە چەندین ملیار دۆلاری هەیە ئەی کاچ خۆم کو بەزەو خۆی ناکە هەرچی بێ دەیکاتن مێژووی یەکێتی و دروشم و خەبات و موچەی خەڵک و هەندە شتی ڕووکەش دەکەن بۆی ئەوە بکەن بەخوا فشیان بە هەموو خوێن شەهیدان دێ بڕوان پێ بکەن نەداوی دەشەهید دەزانی نا خەمی کوردیانە ئەوانە خەمی جیرفان و کورسەکەی خۆیانە ئەوە ئامانجی سەرەکی خۆیانە سڵ لە هیچیش ناکەن و چەند شەڕ ئازی ناڕزایەتی تونبی ئەوە دەبن بەڵام بزان ئەو ترسنۆکی خۆشیان نییە ترسنۆریۆکی خۆشیان نییە کەوە دەڵەمی دەفتەر بڕوا بکە ئەو نێچیرە ژدایان قسە ئەوە لەو شاسواریشە با لەو شاز کە معجوبیتی کە پارەی وەردەگری کە کونەک لە کوونەکانێتی بەهەرحاڵ ئەو نێچیرە لە ئینتیفازە هاتبووە سقەی نەبوو بە هەندە دەوڵەمەندی سلێمانی گوتی 50,000 دینارم بدەنێ سویسری دەمێ بچمەوە ئێران ئەوانە ئەو پیاوان ئێستا هاتینە سەر حازرێکی هەم بوونە ملیاردێر ئیتر میلەت موچەی نییە خەڵک نابی کۆڵ بدا ئەوەی ئەو ڕۆمێژە ڕەشە لەوێچێتی کۆتایی نییە ڕۆژێک دادێ ئەمە دەیان لەو شتانەمان دیت ئەنفال چیمیا باران لەو هەولێری سلێمانی لە سەد زادەی خەڵک گولە باران دەکرا گولە باران دەکرا دەیان جار
ڕژ بژیری ئیلا بەلێشاو ئەعدام ئەخیری سەدام لە کونەکدەر هاتووە ئەعدام کرا مێژوو بە مێژووی ڕەشیشەوە ئێوە زۆر لەوانە خراپتر دەبن ئەو شتانەتان هەموو کاتینە و شەرمەزاری لە بۆ ئەو یەکێتی و پارتیانن کە هەموو یەکێتی و پارتێک ئەو ڕۆ شەرمەزارە لە بەرامبەر ئەو میلەتەی بە پێی ئاستەکەی دەلەبەری هەمووتان تاوانبارن لەگەر نینە ئیتر بە پێی ڕێژەکەتان بەڵام خەبات ناوەستێ ئەوە زنجیرەیەکە ئەو ڕۆلاپەڕەیەکی ڕەشی کە لە مێژووی ژەدی تۆمار کرا و لە مێژووی ئەو حزبە ئۆپۆزیسیۆنان کە بە لاهور شێخ زەنجیش کە باسم نەکرد کە ئەگەر بەهات بابێت دەزانم زۆر کێشە زۆر ئەوەیە کێشەیەشی گەورە هەیە ئەو ماوەی لەسەر ئەوەی ترسیان هەبوو شکایەتیان نای ئێرانە لە لاهور کرد بوو کە ئاها بەتەمایە لەگەر ئەوە بکە دەڤەری سلێمانی بەڵام لاهوریش ئەگە خۆی پێ ئۆپۆزیسیۆن دەبات جم و جۆڵ بکەن یەکگرت و کۆمەڵ و شاسوارنەوەی نوێ لە ئەوانی ژۆکێکێتی لاپەڕی شەرمەزاریان لە مێژوو خۆی تۆمار کرد هاوڕێن سوپاسان دەکەم بەس بڕوا بکەن ئەو شتانە زۆر گرنگترە لەو ئەبرە بزان چێ حکومتان دەکە ئاخر کورە هاوڕێیان لێرێت و دیسی هەردا ئیرێک سێڤی خۆت تەقدیم دەکەی کورە کۆمەڵێک کەسی وا فاشل و دۆڕا و کاتینە حکومڕانی ئەو وڵاتەی دەکەن ئەوانە پاڤل بەخۆی پێویستی بە نەخۆشی بە دکتۆری چارەسەری تۆ دێ میلەتەش تەسلیم دەکەی میلەتەش تەسلیم دەکەی مەسرور بەخۆی نەخۆشی هەیە نەخۆشی ئەوەی هەیە کورە سایکۆپاتە کابراایەکە حاڵەتی سایکۆپاتی هەیە ئەوانە هاتیینە دێن حکومڕانی ئەو وڵاتە دەکەن کە فشەیان بەخینی شەهیدان و قوربانیدان دێ سپاس بۆ ئەو کاتێ لەگە منتان سەرف کرد من لەو دووری و لەو خۆشیە ببرن لەو دووری و لەو ئەوەی هەر ئەوم پێ دەکرێت لە پشتی ئەو خەڵکە دەوەستم کە داوای موچە دەکەن کە لە سەنگەری خەڵکن درێژە بەو خەبات تێکۆشانە دەنگن خەباتیش ڕانەوەستایە و ڕاش ناوەستێ لەو ئەوروپایش ئەوەش کاتیە جگە لە مێژوکی ڕەش لە بەوەیچەتی و پارتی و ئەوە ڕۆژێک دادێ ئەو هەولێری سلێمانیە لەو جوو بنەماڵە پاک دەبتەوە ئیتر بەس کاتە دڵنیا بن ئەوە سەردەمی بەعس زۆر ئەمە خەون مامدا و دەبی سەدام بڕوخێ دیتمان ڕووخا و بە زۆر بە کۆمیدیش